بەژاری ئەم جارمان لەسەر بابەتێکە کە گەنجان ساڵانێکە زۆر خۆیان ناوەتێ هەم کوڕان و هەم کچان ئەوی جەوەیە کەڵێن کچان واتە ئافرەتان عاشقی جوانی وە پیاوانیش عاشقی جوانی ئافرەتە بن لەبەرەوەش چەند ساڵێکە گەنجانی کورد زۆر ڕوو لە جوانکاریەکەن و لە شەرگەری جوانکاریەکەن هەرە لە کوڕەکان گلەییان لەوە هەیە دەڵێن کچەکان ناناسینەوە هێندە بکیاژەکەن و هێندە دەشێگەری جوانکاریەکەن زۆر جیاواز دەبینرێن لە ماڵەوە وەک لەوەی لە دەرەوەیان بینی کچەکانیش هەنێکات گلەی لەواکەن ئەڵێن ئەگەر خۆمان جوان نەکەین ئەوان هەر سێری کچێکی درەکەن کە جوانکاری کردبێت و یان جوانتر بێت با بزانین گەنجان و پسپۆڕان لەسەر ئەم بابەتە چی دەڵێن کچەکانی ئێستا ئازانی کێ جوانە بەڕاستی یا جوانکاری کردووە؟ جاری وای دەرەکە ئەگەر نەشێگەرێک شەی کردوێت تۆ پێ جوانە؟ کەوتو لەسەر کە بیری کەسەکەین کەوتو لەسەر بیری کەسەکە کە ویستی بێتی بیکا و خۆی لاجان بێت نۆرماڵ بیرەکەی تۆ خە جوانکاری بۆ خۆت بکەیت؟ نەو ئەگە پیر بووی چرشی دەموچاوتە تەوێ لابێ؟ نازانم پێت ئاساییە ئەو کەسێک کە داخوازی دەکا بۆ نمونە بەبێ مکیاژ بێ بتبینێ؟ زۆر ئاساییەتە بێ هیچ ناترسی بڵێ ڕەنگە پێ منی پێ ناشرین بێ؟ نا ئەوە گەر توی مەبەست بێ هەموو شێگەی تۆ ژنت تێناوە؟ بەڵێ دوو مناڵمەیە خالت نەسێنە پێش ژنەکەت بێنی بێ مکیاژ بینیت؟ بانی سەعات شەشی بانی چووم سێرم کرد هەمووی فێری ئەم بۆتۆکس و فیلەر و چیکەی بێڵێن نازانم هەنەش دێ هەمووی ئەنواع شتەکە هیچی دەموچاوت دەبێ ئاگەی خۆیانی ئەو فلتەرەکەش هاتووەوەی سناویتێ ئەنواعی دیایە ئیدی خۆت نازان ساعت پێنجی بانی چۆن سێری بکەیترێ بۆ دەرەکەدا ڕوویە جوانی و ناشرینەکە ئەگەر خۆ ژن بێنی چۆن ئەیهێنی چۆن ئەتوانی بێ مکیاژ بینی؟ ژن بێنم یەکەم شت ئەچمە ناو لادێکانەوە ناو لادێکانە ئاگەڕێ گەنجانی ئێمە پەیوەندی ڕۆحەکانیان وەلانەوە زیاتر سەیری فەیسەکەن بەس بەلای منەوە نییە